میوانەکەین بەخێر بن سەر چاو. ئەمڕۆ لە خزمەتە یەکەم کەس ڕۆز سەربەست کە با فەرمێدەیە نیتیڤ سپیکەر کە ئەمریکای ناتوانێت تۆ تەسەوڕێکی گەنجێتی وەکومان تەنها بە دیپلۆمی وافێنێ دیپلۆمی لەم ساڵانەی کۆتاییە بابەتی بایکۆت و کۆمەڵێک تەنگ و چەڵەمە هاتۆتە ڕێی فێرخوازانمان لە خوێندنا بەتایبەت قۆناغی دوانزەی ئامادەی کە قۆناغێکی هەستیارە بەڕاستی. ئێمە بیرمان لەوە کردەوە کە چۆن پرۆژەیەکمان هەبێت چارەسەری ئەم بارودۆخە بکە کە بایکۆتکردنە یاخود ئەو تەلەبانەی کە لە دەرەوەی سلێمانی و شارەکانی هەرێم و شارۆچکەکان چۆن بتوان بە کواڵتێکی بەرز مامۆستای ئاتبەر زوانیان پێ بڵێتەوە ئەوە بوو کە بۆ ساڵی خوێندنی 2017 پرۆژەی ڕێسکیومان جێبەجێ کرد کە پرۆژەیەکە تایبەتە بە فێرخوازانی دوانزەی ئامادەیی. نیتیڤ سپیکەر کە ئەمریکای ناتوانێت غەڵەت نەکات لەسەر من بەشداربووی پرۆژەی ریسکیو بووم بۆ ساڵی خوێندنی 2017 پرۆژەیەکی زۆر سەرکەوتووە لە هەموو ڕوویەکەوە ئەتوانێت کات بگەڕێنرەوە بۆ خوێندکار هەروەها لە ڕووی مادیەوە توانیم تا ڕادێکی زۆر سوودی لێ ببینم و دووەمی هەرێم بەدەست بێنم بۆ زانستی. ماوەی زیاتر لە 4 مانگ کارمان لەسەر پرۆژەکە کرد. سەبارەت بۆ بازارەوە بە بازاری مۆبایل فرۆشیان بەراوبانگە زیاتر مۆبایلی کۆنەی تێدا ئەفرۆشرێ و خەڵک دێ مۆبایلی کۆنە ئەفرۆشی خەڵک دێ مۆبایلی کۆنە ئەکرێت خەڵکیش دێ معاملەی پێکا کڕین و فرۆشتنی پێەکە و خەڵکی دێت چاکاتۆ لەو بازاری مۆبایلی بخۆ وەزعەکە بۆی قەیرانی داراییەوە خەڵک زیاتر مۆبایلی کۆنە بەکاردی کۆناکرێت و یان مۆبایلی کۆنە دێت چاکاتەوە لە ڕۆی هەرزانی وێرە جیاواز دەگە سوارکانی کرد لەبەرەوەی لێرە بازاری کۆنەیە نوێ نییە مۆبایلی کۆنی زیاتر تێ ئەفرۆشی سعریشیان هەرزان مناسب. وەکو دەبین ئێرە بازاری دەستی دوی سۆرانە ئێمەوە کۆمەڵێک هاوڕێنە هەمومان موچەخۆری حکومەتی بەڵام بەهۆی دواکەوتن و بەهۆی نەبوونی موچە هەمومان ڕۆژانە ڕولێر دەکەین بەڕاستی بژێ زۆر لێرانە زەعیف بووە و ئیش و کار زەعیف بووە. كاكا تجي عفتك الفروش؟ لا أنا مفروش ليش؟ لا باشا شعني ما شعني شعني I'm the Vice President of Communications for the World Golf Foundation. And what we have here today is the 11th annual National Golf Day. And National Golf Day is an opportunity for the golf industry to come together. We have meetings set up with our congressmen and representatives from all around the country. This week there is more than 230 participants here representing the golf industry, and they're taking part in over 170 meetings. That doesn't look bad, really. Okay. Sometimes I'm in between, so I move it forward for extra golf. I'm the founder, chairman, and CEO of Operation Support Military Golf. My dad introduced the game, he was Air Force, and he introduced the game to me at age 5. And as a daughter, I couldn't have the better relationship with my father because of the great game of golf.